یەکێت لەو حەوتاوانە بریتیە لە خواردنی ڕیبا، بازرگانیکردن بە ڕیباوە، ئاڵتون ئەکڕێ بە قەرز، ئاڵتون ئەفرۆشێ بە قەرز، هەندێک شتێ حرام کراوە دەچێ ئیشی ڕیبای تێئاکات. هەر کەسێ فتوای بۆتاندا ئاڵتون بە قەرز دروستە بیکڕی، سوێن بەخوا 100% ڕاست ناکات. ئاڵتون بە قەرز ڕیبایە، بە قەرز فرۆشتنی ڕیبایە، بۆی نەتان خەڵەتێنن ئەگەر 6 مەتر عەمامەی بەسەر و ڕاست ناکات. ئەوە ئایەت و حەدیثی لەسەرە کە ڕیبا حرامە. خوای گەورە دەفەرمێ فەئین لەم تەفعەلوا فەئذەنوا بحەرب من الله ورسوله. ئەگەر واز لە ڕیبا نەهێنن ئەوە ئیعلانی جەنگ بکەن لەگەڵ خوادا. کێ دەتوانێت لەگەڵ خوادا بڵێ خوایە من شەڕ لەگەڵ تۆ دەکەم؟ وخوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە کە لە ڕۆژی قیامەتە لەناو گۆڕەکەیان هەڵدەستنەوە کە ڕیبا خۆر بوونە، ئیش ڕیبایان کرد تۆ پێشیان نەکردووە. إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس. خوای گەورە دەفەرمێ وەکو شێت لە قەبرەکان دەرەچن. پەنا بە خوای گەورە. مرۆڤێک کە سەرعی هەیە و شێت بوو تێک چۆ چی بەسەرا دێ، ئەو مرۆڤانەشی کە ئیشی ڕیبایان کردووە کاتێکە لە گۆڕەکانیان دەرئەچن زیندوو ئەبنەوە وەکو شێتێک دەرەچن، سەریان لێ شێوە و نازان بۆ کێڕۆن. چۆن مرۆڤێک ئاگای لە خۆی نەمێنێ، سحری لێکرا بێ یاخود عەقڵێتی لەدەستدا بێ، شەیتان دەستی لێوەشان دەبێ، چۆنە؟ بێگومان ئاگای لە خۆی هەڵە بەزێتەوە. ئەو کەسش بە هەمان شێوە عەقڵێتی لای خۆی نییە، چونکە لە دنیادا ڕیباخۆر بووە. بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح مسلم داهاتوە، دەفەرمێ لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا وموكله وكاتبه وشاهديه وقال هم سواء. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی خوای کردووە، فەرمێتی لعنەتی خوا لەو کەسە بێ کە ڕیبا ئەخوا، لەوەی کە وەری ئەگرێ، لەوەی کە ئەینووسێ ڕیباکە، لەوەی کە شایەتە، هەردوو شایەتەکە لعنەتی خوایان لێبێ. ئەفەرمێ هەمووشیان یەکسانن، ئەوەی ڕیباکە ئەخوا، ئەوەی وەری ئەگرێ، ئەوەی شایەتە، ئەوەی دەینووسی، هەموویان دەفەرمێت تاوانەکانیان یەکسانە. ئەوە بەدبەختیە تۆ ڕیبا وەرەگری بۆ کەسێکی تر، پارەکە بۆ کەسێکی ترەوە، بەڵام تۆ لەگەڵ ئەوە تاوانتان یەکە. بۆیە ڕیبا تاوانێکە ئینسان بە هیلاک دەدا. وتیان ئەم شتە ڕیبای تایە، فائیزی تایە، سووی تایە، نزیکی نەکەوی. هیچ کاتێک لە شەریعەتی ئیسلامە ڕیبا حەڵاڵ نەکراوە. گۆشتی بەراز بۆ زەروریات حەڵاڵە، بەڵام ڕیبا بۆ زەروریات حەڵاڵ نییە. هەر کەسێک ڵێی وانە فەرموو بەڵگەم بۆ بێرێ. ئایەت حەدیث کە ڕیبا زەروریاتی تایە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم؟ دەفەرمێ ڕیبا 70 ئەوەندە بەشە، 70 ئەوەندە بەش، زیاتر لە 70 بەش. ئەفەرمێ بچووکترین بەشی ڕیبا، بچووکترین بەشی ڕیبا وەک ئەوەیە تاوانەکەی ئینسان دایکی خۆی مارە بکە و بیگوازێتەوە، دایکی خۆی مارە بکە. حتا ئێستا هیچ کەسێک هەبووە مامۆستایەک جورئەتی کردووە بڵێ ئەو کەسانی ناتوانن ژن بێنن دایکیان بێوە ژنە مارەیکەن. شتی وا بووە؟ ضروریات ئەوە هەیە کە ئینسان بچێ لە ڕاستیدا هیچ کەسێک ناتوانێت شتە بڵێت، چونکە ئەو کوفر و تاوانێک گەورەیە کە ئینسان پەنا بەخوا دژایەتی ئەو دینەی خوا بکە بڵێ دایک مارە بکە. هیچ کەسێک وا ناڵێ. دە بچووترین بەشی ڕیبا لە دایک مارەکردن تاوانەکەی گەورەتر. ئیتر هەندێک کەسێک لە خوا ناترسن حەڵاڵی دەکەن، بەس تەنیا بۆی جمهوریە پەیا بکەن، بەڵام نازان قیامەت لەدەست خۆیانەدا.